بەشدار بە لە سێهەمین پێداچوونەوەی خێرا تایبەت بە شێرپەنجەی سوورێنچک تاوەری تەندروستی سمارت بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان هەڵدەستن بە ئەنجامدانی سێهەمین پێداچوونەوەی زانستی خێرا بۆ باسکردنی نوێترین زانیاری و ڕێنماییەکان سەبارەت بە شێرپەنجەی سوورێنچک لەلایەن پزیشکانی بە ئەزموونی ناوخۆ و دەرەوە. شێرپەنجەی سوورێنچک یەکێکە لە شێرپەنجە باوەکان و شێرپەنجە کوشندەکان لە کۆمەڵگای ئێمەیە. زانیاریەکان دەربارەی ئەم شێرپەنجەیە بە بەردەوامی ئەگۆڕێن و نوێ ئەبنەوە، بۆیە ئێمە وەکو پزیشکانی تاوەری تەندروستی سمارت بە پێویستمان زانی بۆنەیەکی تایبەتی بۆ نوێکردنەوەی ئەم زانیاریانە ڕێک بخەین. من دکتۆر فەهمی حسین کاکەمەد لە ڕۆژی 3/11 لە خزمەتتان نابم بۆ پێشکەشکردنی بابەتێک دەربارەی توێژینەوە نوێیەکان و بابەتە هەنووکەیەکان و بابەتە گەرمەکان دەربارەی شێرپەنجەی سوورێنچک. لە بەرواری 3/11 2022 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8:30 بەیانی میوانداریتان دەکەین لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت.